دا کە بڕگەی تەندروستیمان بۆ ئێوە ئامادە کردو کە ئەمڕۆ ڕۆژی گیانی پیاوانە تەوەری دۆمیشمان بە هەمان شێوە بۆ بابەتەوە پەیوەست کردو کە باس لە تەندروستی پیاوان دەکەین باز لەو نەخۆشیانەکەین کە دەکرێت پیاوان معرەض بن بۆ توش بوون باز لە جۆری پشکنینەکان دەکەین بگومان دەکاری زیاتری ئەم بابەتە بۆ ئێوە دەخینە ڕوو ئەویش بە میوانداری دکتۆر عقید عابد هەورامی کە پسپۆڕی نیشتەرگەری گشتی بەشێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەیە بانی باش دکتۆر بەخێربێ دکتۆر بەخێراتی ئەمە باز لە گرفتە تەندروستیەکانی پیاوان دەکەین با بزانین ئەو پیاوانێکین کە زیاتر معرەضن بۆ نەخۆشیەکان بەگشتی نەخۆشیەکان دەکرێت بڵین کامانن دوایە بە وردی نەسەردانە بەدانێن پێشەشی پیرۆزبای ڕۆژی گیانی پیاوانەکەین لە پیاوانی گیان بە تایبەتی کوردستان لە ڕاستیە ئەم ڕۆژە ئەتوانین بڵێن زۆر جار لە ڕووی تەندروستیشەوە لەوە هاتووە کە پیاوان معرەزە بن بۆ نەخۆشی بێت ناخۆشی بێت یاخود ڕۆژێکی جیهانی یا مناسبەیەک وەکۆزانین زیاد لە 190 وڵاتی جیهانی هەیە نیوی ئەمان لەسەرەوە ڕێککەوتون کە 19 نۆڤەمبەر ڕۆژی گیانی پیاوان بێ وەک چۆن 8 مارس ڕۆژی گیانی ژنانە وتیانە بێ ڕۆژێکیش هەبێ بۆ پیاوان ئەگەر نا زیاتر وا دەئانرا کە پیاوان کەمتر معرەض بن بۆ نەخۆشی و ناخۆشی بەس دەرکەوت بە پێچوانەوە هیچ فەرقێکی وانە لەگەڵ ژنان بۆیە هەندێک لە وڵاتەکان ئەژڵێن 19 نۆڤەمبەر نەبێ بەپێی ئەو ڕۆژەی کە پیاوی ئەو وڵاتە تووشی نەخۆشیەک یاخود ناخۆشیەک بوو بێ بنمونە لە سۆڤێتی جاران کاتێک کە پیاوان دەچوونە شەڕ و جەنگ ئەمردن وتیان ڕۆژێکی تایبەت داعین بۆ ناوێنە ڕۆژی پیاوان لە هەندێک وڵاتانی کە کاتێک کە پیاوان یەکێک لە پیاوانیان لە مناسبەیەکە کە داهێنانێک دەکات کارێکی گەورە کات ڕۆژێک دانێن بۆ ڕۆژی پیاوان و لە هەمان کاتە ڕۆژی مناڵان هەیە دوای توانین بڵین 19 مانگ 20 مانگ بۆ ئەمەش زاناکان هاتن لەسەرەوە ڕێککەوتن کە چۆن ڕۆژی ژنان هەیە ڕۆژی پیاوانیش ئەبێ هەبێ وەکو چۆن ڕۆژی باوک هەیە ڕۆژی دایک ئەبێ هەبێ بۆی ئەم یەکسانی بوونە هەبێت وەگەوەی کە پیاوانیش بە هەمان شێوە وەکو ئافرەتان معرەزن هەم بۆ داهێنان بۆ نەخۆشی بۆ لایەنی سیاسی بۆ لایەنی کەلتوری ئابووری بە هەمان شێوە بنمونە ڕاستە هەندێک وڵاتەیە ڕۆژی جیهانی پیاوی خسوێتە ئەو ڕۆژەی کە نەخۆشیی تایبەت لە پیاوان هەبێت ئەگەر بەگشتی باسیکەین ژنان پیاوان لە ڕوودانی نەخۆشیەکان هیچ جیاوازییان نییە تەنها چەند نەخۆشیێکی کەم نەبێ بنمونە ئەو نەخۆشیانی کە لە پیاوان هەیە و لە ئافرەتە بە هیچ جۆرێک نییە نەخۆشیەکانی پرۆستاتە بنمونە شێرپەنجەی پرۆستات هەندێک وڵاتێ بەهۆی ئەو نەخۆشیەوە ڕۆژی جیانی پیاوانی ناوناوە یاخود نەخۆشیەکانی باتۆکان گونەکان لە پیاواندا کە هەیە و کە بەرامبەرەکەی هەلکەدان لە ئافرەتان بە هەمان شێوە ئەمە وای کردو ئەم نەخۆشیە لە پیاوان هەبێ و بە هیچ جۆر لە ئافرەتانە بێگە ناتوانین لە سەدا 90 و زیاتر نەخۆشیەکان وەکو یەکن ئەگە بەراوردی بکەین تەنانچە نەخۆشیێکی کەم نەبێ بۆ نمونە پیاوان هەندێک کارەکەن کە لە ژن باڵێنێکە ئەوانی کە لە تونێل و شوێنی کانە بەرد و کانە خەڵوز و ئەمانە کارەکەن معرەزم بۆ هەندێک مادە بنمونە یاخود معرەزبوونیان بە نەخۆشی ئەسبستۆس کە بە دەردە پیاوی ژناوە برێت دەردە پیاو بۆچی چونکە ئەوان زیاتر کارەکەن معرەزە بن بۆ شێرپەنجەی دیواری ناوەوەی سنگ یان سیەکان کە میزۆتریۆمای پێ ئەوترێت ئەمە وای کردووە نەختێک جیاوازیان هەبێ نەک زۆر باشە دکتۆر بە ئێمە یەکەم جار لەسەر پرۆستات مێنینەوە بەسێکی ئەم نەخۆشیەمان بۆ بکە و دواتر شێرپەنجەی پرۆستاتیش بەگشتی پرۆستات دەتوانین بڵێن ڕژێنێکە گلاندێکە کە لە کۆئەندامی میزەڕۆ و زاوزەی پیاوان هەیە جیازی تەناسولی پێوترێ ئەتوانین بڵین حەجم بە قەدەر گوێزێکە ئەگەر تەخەیولی بکەین ئیشی ئەم گلاندە لە ئافرەتشە هەر لە کۆرپەیەوە کە دروستە بێ هەیە بەس بەهۆی
بوونی کڕۆمۆسۆمی XY ئافرەت بوون ئەپوچێتەوە لەمانە گەشەکە بێتە ئەوە ئەجینا لە بەرامبەریە لە ئافرەتان ئەمێنێتەوە وەکو مانەوەی بەس بە پوکاوی کار ناکە. ئەتوانین بڵین لە دوای میزەڵان و لە سەرەتای بۆری میزی پیاوە هەیە بە دەوری بۆری میزەکەیە وەکو چۆن بڵیت باوەشێکی کردووە بەقەدەر حەجمی ئەتوانین بڵین 20 سیسی ئەگەر لە حسابی بکەین یاخود 20 گرام سازی حەجمی نۆرماڵەتی ئیشی سەرەکیەکەی چییە؟ هەڵ ئەسێت بە دروستکردنی شلەی پرۆستات کە شلەیەکە بۆی کە تۆکان لە ناویان مەلە بکەن نەمرن کاتێککە تۆ دروست دەبێت. دواتریش ئەتوان بڵێن زۆربەی پرۆتین و یاخود ڤیتامین و شەکر لە ناویدا هەیە کە خواردنی ژەدات بە تۆکان کە دووبارە گەشە بکەن و نەمرن. پرۆستات لە پیاوانە ئەتوان بڵێن لەگەڵ تەمەنە هەڵکشانی تەمەن ئەمیش گەورە ئەبێت کە پێ دەوترێت گەورەبوونی پرۆستات کە گەورە بوو زەختە خاتە سەر ڕێرەوی میز. نیشانەکانی ئەتوانین بڵین ئەوەیە کە نەخۆشەکە زۆر جار سکاڵایەوە کات کە میزی بە ناڕەحەت بۆ کرێت پچڕ بۆ کرێت یا شەوان هەڵەسی بۆ میز لە جارێک زیاتر و ئەتوانین بڵێن وە هەستەکە کە میزی زۆر پێ و پەنگی خواردێتەوە کە ئەژڕات بۆ توانێت بینێوان نیە. زۆر جار ڕوویاوە کە کتوپەڕ میزی بە تەواتی داخرێت ئەو حاڵەتێکی مەرجنسی دروستەکە بێ بچێتە بەشی فریاکەوتن و سۆندەی میزی بۆ دابن بۆی زیان بە میزەڵانی نەگەێنێت ئەگەر بمێنێتەوە چکازارێکی زۆر دروستەکە بە شێوەی کتوپڕەکە ئەوە درێژخانەکەشمان هەیە کە لە هەمان کاتە ئەم میزەکە پەنگی خواردەوە ئەگەر هێ بگەڕێتەوە زیان بە گورچیلەکان بگەێنێت. بۆیە ئەتوانین بڵێن هۆکاری سەرەکی گەورەبوونی پرۆستات ئەمە نەخۆشە هەر باوەکەیە کە لە هەموو پیاوێکە بمانێت و نەمانێت لەگەڵ هەڵکشانی تەمەنە ڕوەدات شتێکی فسیۆلۆجیە. ئەوە نیشانەکانێتی پاشتر کامەڕوویە سەردانی پزیشکەکەی ئەوەی کە گرنگە یەکەین لەگەڵ ئەمەیە و بیری لێ ئەەکەینەوە شێرپەنجەیە شێرپەنجەی پرۆستات. ئەدە چ کاتێک بوون پیا و تووشی شێرپەنجەی پرۆستات دەبێت بنە لە سەرتادا ئەو نیشانانەی تیا دەردەکەوێت چۆن پەلەکەشێت بۆ شێرپەنجە. وەکوتمان ئەم نەخۆشیان کە گەورەبوونی پرۆستاتە یان نەوترێت گەورەبوونی پرۆستاتی بێوەی نەک شێرپەنجەی ئەویش هەر وەرەمبوونە ئاوساڵبوونە وەکو وەرەمی لێدە کاتێک کە نەخۆش تەلامان بە تایبەتیەوانی تەمەنیان هەبێ کە نەخۆشی شێرپەنجەیەکان تەمەن گەورەکانە بە زۆری ڕۆیە نەک تەمەنی باڵین گەنجی بۆ منە پرۆستات هەرچەنەوەش مەرج نییە مناڵ هەیە شێرپەنجەی هەیە بەنمونە شێرپەنجەی خوێن بەس بە گشتی باسی بکەین ئەم نەخۆشیە پرۆستات مەبەستمانە وەکووتمان لەگەڵ هەڵکشانی تەمەنا ڕۆیە ئەو نیشانانی یاخود ئەو سکاڵانی کە نەخۆشیکە و ئەو نیشانانی کە دکتۆری ئیدۆزێتەوە تیا ئەبینی کامە هەر لە فەحسی خوێن و سۆنار بۆ کەسەکەکرێ ئەزانین کە حەجمەکەی گەورە بووە هەتا وەکو سکرین کە هەموو ئینسانێک بۆ هەند چەند نەخۆشیەک ئەبێت تەمەنیان باڵین گەشتە سەر و 40 ساڵ چۆن ئافرەتان گەشتە سەر و 40 ساڵ و بەرەوسەر ئەبێ هەموو ساڵێک وەکو سکرین واتە تەشخیصی پێشوەختە پێشوێ نەخۆشیەکە ڕووباتیاتە وەکو بەشێکە لە لایەنی پارێز وقایی ئەبێ مامۆگرافی بکەن ئەشعەی مانگ بۆی کە پێشوەختە نەخۆشیەکەی تا تەشخیص بکرێت بە هەمان شێوە پیاوانیش وەکو وتمان کە دەبنە سەروی 40 ساڵ باشتر وایە سەردانی پزیشک بکات کە بۆی چیرۆکی نەخۆشی پرۆستاتی لێوەرگێت دو چیرۆکەکەش فحسی بۆ بکات لە ڕێی کۆمەوە بزانێت ئایا پرۆستاتی گەورە بۆیان نا توانێت دەستی بگەێنێتە لە دواتریش سۆنەرەکە ئەکرێت و لە خوێنیشە شتێکمان هەیە
ئەنتیجینێکە دژێ بۆ هێڵێکە کە تایبەتە بە شێرپەنجەی پرۆستات پێ دەوترێت PSA کوتکراوی پرۆستاتیک سپێسیفیک ئەنتیجینە تایبەت بەوە هەرچەند تشخیصی تەواوی بەڵام یارمەتی دەرێکی باشە پێمانەڵێ ئەم کەسی شێرپەنجە هەیەیانە ئەگەر دەرکەوت پرۆستاتی ئاسایی بوو گەورە بوو بۆکو هەموو خەڵک پێڵیت کە ئەمە چارەسەرەکەیەتی و ڕێنمایەکانە ئەگەری شێرپەنجە بوو ئەمە بابەتەکە ئەگۆڕێت وەکو هەموو شێرپەنجەکانی کە ئەبێ بە وردی فەحسی بۆ بکەی تا ئەگاتە ئەوەی کە زەرعێک سامپڵێک لە پرۆستاتەکە وەرەگیرە بۆی بزانین ئایا شێرپەنجەیە یان نا. باشە دکتۆر پێشوی بێنە سەر ڕێنمایی و چارەسەرەکان ئەمێ باسی ئەو بکەم تۆ ئەماژت بەوە کردکە تەمەەن ئەشێ هۆکارێک بێ بۆ ئەوی پیاوان تووشی ئەم گرفتە بن چۆ کارێکی ترەیەکە پیاوان تووشیش پرۆستات و شێرپەنجەی پرۆستات بن. بەڵێ زۆر جار توانین بڵین بۆ ماوە دەرکەوتوانی کە بۆ ماوە مەسەرن هەموو نەخۆشیەکانی شێرپەنجە لە ڕاستیە لە هەموو گیانە و هەموو جۆرەکان توانین بڵین لە ١٠٠ هۆکارەکەی نەزانراوە پێی دەوترێ نەزانراوە ئیدیۆپاتیک یان ئەنناون نەزانراوە بۆچی چونکە نەخۆشی شێرپەنجەی بریتێ لە بازدانێکی خانەیەکی نۆرماڵ خانە بۆ خانێکی شێرپەنجەی بەهۆی بۆ ماوەی ئەنتیجینەوە نەخۆشی ئەنتیجینە و تا ئەم دەقێش هۆکاری زۆربەی هەر زۆری شێرپەنجەکان نەزانراوە کەواتە هۆکاری سەرەکیمان چییە؟ نەزانراوە بەهۆی چیەوە؟ بازدانێک بەسەر خانێکی نۆرماڵ ئەبێتە خانێکی شێرپەنجەیی بەهۆی ئەو ئەنتیجینی باسمان کرد بازدانی بەسەرایە بەڵام ئەوترێت چەند فاکتۆرێک هەیە چەند ڕێخۆشکەرێک وەکو ئەوانی کە لە عایلەیەکە شێرپەنجەی پرۆستاتی ئەگەری هەیە عایلەی زۆر نەخۆشی هەیە خێزانیە هەیە بنەماڵەییە هەیە وەرەسەییە ینی بۆ ماوەی ئەمانە توانین بڵێن کەسێکە لە خانەوادەکە هەبوو باشتر وایە ئەویش یعنی چۆنەڵی فەحز بکرێت چێک بکرێت بۆ شتە بۆ نمونە یاخود ئەوانی کە لە شوێنانی ئیشەکان کە معرەزن بۆ شێرپەنجە وەکو تیشک بەگشتی ینی زەڕە ئەشعە ئەگەری هەیە کە بەر جستەی و کەسە بکەوێت کە لەوانی کە بێتەوەی شێرپەنجەی پرۆستات یاخود زۆر بەدەگمەن هەوکردنی پرۆستاتی درێژخایەن ئەگەر هەیە بەزەگەرەکە زۆر لاوازە ئەگەر ناوکوتمان هۆکاری سەرەکی نەزانراوە هەر بۆیە کە ئەو هۆکاری سەرەکی نەزانراوە وای کردووە تا ئەم دەقەیە ئەگەر هۆکارەکە بدۆزرایەتەوە مەنعی دروستبوونی شێرپەنجەکە ئەکرا ئەمە لایەک و لایەکەشەوە ئەلاماتەکانی با بڵین سکاڵا نیشانەکانی نەخۆشیەکە کە سکاڵاکان نەخۆشیەکە خۆی ئەیکە نیشانەکان دکتۆری دۆزێتەوە تام دەقەیە زۆر قورسە زۆر جار بێ ئەوەی هیچ نیشانێکی بێت بۆلات کە فەحسی بۆ ئەەکەی گەشتوێتە دەرەجە 4. باش دکتۆر کێمە باز لە پرۆستات دەکەین لە ئێستادا باز لەوە دەکرێت کە قارچک بە تایبەت بۆ پیاوان سوودی زیاترە و لە خانمان و تایبەت بۆ ئەم گرفتە هەم باسی ئەو خواردنە و لایفستایلەمان بۆ کە بۆ پیاوان گرینگە بۆ پرۆستات بە یاخود بۆ هەر گرفتێکی تەندروستی تر بێ. دەڕاستیە ئەتوانین بڵین بەگشتی باس بکەین وەکو ڕێنمایی و پارێز بۆ چ پیاوان چ خانمان ئەوەیە کە لە هەموو شتێک گرنگتر کە بزانێت لە خانەوادەکەیە یاخود بنەماڵەکە یاخود بۆ ماوەی وەراسی نەخۆشیێگەیە ئەوانش بکەونە خۆیان بۆ ئەوەی کە پێشوەخت سکرین بکرێن کە پێوترێ تەشخیصی پێشوەختە بزانین ئایا هەیەیان نا ئەو کاتە پێشوەخت تەشخیص دەکرێت ئەوەی چێکە لە ڕێنمای هەرە گرنگەکان. 2 جۆری خواردنی تەندروست بەگشتی خواردنی سروشتی باشترە لە خواردنە با بڵێن هەڵگیرا و خۆشەکراوەکان بەگشتی بۆ شێرپەنجە. 3 ئەتوانین بڵێن ئەو شوێنی کە کاری تیاکە بەرکەوتەی بۆ تیشک زەڕە ئەوانە هەرچەند ئەو تیشکە زۆر جاریش وەکو
چارەسەریش بەکارێنێت لە هەمان کاتە بۆ نەخۆشی شێرپەنجەکان ئەڵێن ئەو کەسە شێرپەنجەی هەبوو چون تیشکی لێە بەڵام لە هەمان کات چایەک لە مانکەکانی مزعفاتەکانی بۆ شێرپەنجە دروستەکە گەر بۆ ماوەیەکی زۆر بۆ جۆرعەیەکی زۆر بەردکەوێ لە مدەیەکی زۆرە ئەگەری هەیە بەنمونە ئەوانی کە هەتا پەرسەران یاخۆ پزیشکان کە لە بەشی ئەشعای شەگەن ئەگەری هەیە معرەز من بۆیە ئەو ژوورێک دروستەکەی خاص ئەبێ بە قورقشم لید جا بکرێتەوە و هەتا ئەو جلوبەرگی لەبەر یەکەن ئەبێ لید بێ قورقشم بۆیە ئەوترێ هەندێک خۆراک بنمونە دژە شێرپەنجەین ینی ئەنتی ئۆکسیدانت بنمونە ئەوانی کە سەوزەکان میوەکان ئەمانە دەرکەوتووە ئەنتی ئۆکسیدانتیان تیاواتە دژە مسەرتنن دژە شێرپەنجەین بۆیە ئەمە ڕێنمایانەکەین لە خواردنی سروشتی و دواتر ئەگەر هاتوو خواستە شێرپەنجەکە ڕوویە پاژەوە کە تەشخیص دەکرێت بزانین پلەکەی چەنە بەپێی دەرەجەکەی و کاتە پلانی چارەسەرەکەشی چارەسەرەکان چین دکتۆر لە ڕاستیە چارەسەری شێرپەنجە بەگشتی ئەزانین یەکەم جار ئەبێ بزانین ئەگەر هۆکارەکەمان دۆزیەوە هۆکارەکە چێەوە بنبڕ بکەین دواتر کە دەرکەوت ڕوویاوە ئەبێ بزانین بە دوواداچوونی بۆ بکەین بۆی کە بزانین دەرەجەکەی چەنە هەم شێرپەنجە بەگشتی 1 تا 5 یا 0 تا 5 دەرەجە هەیە ئەماوە گەیەنێت و بەگشتیش بڵێن بۆی کە وڵاتیان تێ بکەن 0 تا 2 ئەتوانین بڵێن بە دەرمان ئەگەریە چارەسەر بکرێت 3 مام ناوەندە 4 و 5 بڵاو بۆتەوە ینی ئەمەیان زۆر جار پێیان بڵێن چارەسەری نییە زەحمەتە چونکە بۆ لە دەروی ئەندامەکە تەشەنی کردو بڵاو بۆتەوە ئەو بۆیە ئەمانی سەرەتایی باڵم پلەی 1 و 2 بە زۆری چارەسەرەکانیان وەکۆی زانین کە پرۆسات گلاندە ڕژێنە و هۆرمۆن تیا ئەتوانین سوود ببینێ ئەتوانین دەرمان بەکاربێنرێت وەکو کیمیاوی هۆرمۆنی و تەنانەت مەناعی کە ئەمینۆ تێراپی پێوترێ ئەمانە وەکووتمان بەپێی دەرەجەی شێرپەنجەکە چارەسەرەکرێت بۆ نەخۆشەکە و لەگەڵیشە ئەتوانین بڵین ینی زاید ناقص نشتەرگەری باشە دکتۆر با بێنە سەر گرفتێکی تر کە مزانیارێکم بەرچاو بکات باز لەوە دەکرێت کە لە کاتی پەتاوەرزیەکان یاخود نەخۆشە وەرزیەکاندا دەوترێت پیاوان بەرگریان کەمترە لە ئافرەتان ئەمە بزانم ئەمە دروستە چی وای کردو کە پیاوان بەرامبەر بە پەتاوەرزیەکان بەرگریان کەمتر بێ توانین وەکو بڵێن وەکو لایەنی زانستی ئەگەر ئەو بابەتە بابەتێکی تێکسبووکی ستاندەر بوو بێ ئۆکێ بەڵام سوشال میدیا زۆر توانین بڵین بابەت باسەکرێت ئەوترێت لەوانێت تەجروبەی یاخود بابەتێکی وڵاتێکی تایبەت بێ ئەگەر نا بەگشتی باس بکەین کۆندامی بەرگری ژن و پیاوە جیاوازی چوای نییە وەکو یەکەواتە بەڵێ وەکو یەکە تەنها شتێکی مەگەر بڵێن بۆ چەند نەخۆشیەک وەکووتمان ڕەگەز زۆر بەدەگمەن و بەڵام تەمەەن دەوری هەیە مناڵان کۆندامی سیستمی بەرگریان لە گەشایە مناڵ بۆچی زۆرتر لە مەوسمە لە گەوران پەتاکان ئەگرن زیاتر بنمونە ئەوکردنی ئاڵوەکان لەوزەتێنەکان بۆری بۆریشکەکانی هەوا قەسابات سیەکان دەرکەوێت کە ناسکترە کۆندامی بەرگری ئەوەترە گەوران گەنجان تا حدێک بتواناترن لە ڕووی فسیۆلۆجی و لە ڕووی جەستەیەوە بەڵام ببینە پیران زیاتر ئەوانیش بەرگریان لاوااستر دەبێت بەهۆی تەمەنەکەەوە کەواتە تەمە زیاتر ئەوەتر وەک لە ڕەگەز جەندەر یعنی بۆ نەخۆشیەکان زۆر باشە دکتۆر منیش بابەتێکم پێشراکەوت بووی کە ڕێژەی توشبوونی شەکرە لە پێواندا لە خانمان زیاتر ئەمە تا چۆنە دروستە توانین بڵێن بە هەمان شێوە وەکو بڵین ئەگەر باسی بکەین نەخۆشیەکە لە هەردوو ڕەگەزا هەیە بەڵام هەندێک نەخۆشی بەم شێوە پۆلێن بکەین
لە پیاوان هەیە بە هیچ جۆرە لە ژنانیەوە بوو کە باسمان کرد نەخۆشی پرۆستات و شێرپەنجەکەی نەخۆشی گونەکان لە پیاوان و شێرپەنجەکەی بە هەمان شێوەیەش هەیە و لەگەڵ ئەو نەخۆشیانی جۆری دووەم پۆلێم بکەین کە لە هەردووچیانە هەیە بەڵام زیاتر لە پیاوانە جۆری سێم لە هەردووچیانە هەیە بەڵام زیاتر لە ئافرەتانە جۆری چوارم لە هەردووچیانە وەکویەک ئەمەی کە زیاتر لە پیاوانە هەبێ بەڵێ نەخۆشیەکانی دڵە کارەساتە چونکە پیاوان زیاتری شەگەن کارەسات ترایە حادسە سیارە بێت هەرچی بێت کەوتن بێت ئەنتیحاری بێت یاخود بە شێوەی شەڕ بێت یاخود کارەساتی سروشتی بێ دەرکەوتێت لەوان زیاترە نەخۆشیەکانی دڵ بەڵێ لە پیاوان زیاترە بۆ چونکە بە حکمی جگەرە کێشان مەشروب قورسی کارەکەی ئەمانە شەکرە بە هەمان شێوە دەرکەوتووە کە بۆچی لەوانە وتمان لەبەر هۆکارانە مەشروب جگەرە و قورسی کارەکەوانە نەخۆشی فشاری خوێن ئەمانە ئەتوانین بڵێن بەگشتی لە پیاوان زیاترن وەک لە ژنان و پێچەوانەکەشی لە ژنان هەندێک نەخۆشی هەیە کە زیاترن لە پیاوان وەکو نەخۆشیەکانی ئەتوانین بڵێن مەنگ چونکە لە ئافرەتە گەشەی زیاتر کردو لە پیاوانیشە هەیە بەڵام لەوانە زیاتر نەخۆشەکانیان وەکو هەوکردن و دوومەڵ و گرێ و شێرپەنجێ مەنگ لە ئافرەتان و لە پیاوان شێرپەنجە دەرکەوتو لە ئافرەتانە لە سەتانەوەتونە لە پیاوانە ئەگەر لە سایەک بێ نەخۆشی غودەی دەرەقی ئەم ڕژیانی کە لە مل هەیە غودەی دەرەقی لە ئافرەتان زیاتر وەک لە پیاوان بۆ بەری هۆرمۆنی مێینەمان ئێسترۆژین و پرۆستۆستێرۆن وەکو باسمان کردەوانە دەوریان هەیە لەم نەخۆشیان هەتا نەخۆشیەکانی مەمک و ئەتوانین بڵێن نەخۆشیەکانی زراو تورەکەی زراو بەردی زراو لە خانمانە دیسان بۆ لەبەرەوەی هۆرمۆنی مێینەی ئێسترۆژین پرۆستۆستێرۆن دەوری هەیە لە دروستبوونی بەردی تورەکەی زراو بۆی لەوانە زیاترەوە بلپێوان و لە کۆتاییە جۆری چوارم کە لە هەردووشانە وەکویەکە وەکو ئەتوانین بڵێن پەتای وەرزی هەمومان وەکویەک دکتۆر سەبار بە دەستبوونەی خوێنبەرەکان لە پەلەکاندا لە ئافرەتان زیاترەیە خود پیاوان کە پێی دەوترێ بێرگەر پیاوان بۆ لەبەر هۆکاری سەرچەکەی جگەرە کێشان پیاوانی زیاتر جگەرە کێشن لە ئافرەتان هەر بۆیە شێرپەنجی با بڵێن سیەکان ئەگەر بچینە وردەکاری لە پیاوان زیاتر وەک لە ئافرەتان بۆ لەبەرەوەیان زیاتر جگەرە کێشن کە هۆکاری سەرەکی شێرپەنجی سیەکانیش جگەرەیە بێرگەر دیز نەخۆشیەی بەڵێ تەسکبوونەوەکردنەوەی خوێنبەرەکانە نەک خوێنهێنەرەکان ئەوەی خوێنێنێتەوە بۆ دڵ خوێنبەرەکانە کە بە زۆریش لە پەلەکانی خوارەوەک لە پەلەکانی سەرەوە ڕووە لە سەرشەوە بەدەگمەن ڕوویە پەلەکانی خوارەوەیە کە ئەو کەسی دۆزیەوە بێرگەر ئەوە بوو دەرکەوت کە جگەرە کێشان هۆکارێک و فاکتۆرێکی زۆر زۆر سەرێکی بۆ نەخۆشیە زۆر باشە دکتۆر لە توژینەوەی کا خوێنمەوە پیاوان پێویستە گرنگێکی زۆر بە وەرگرتن و خواردنی زیین بزن ئەمە تا چەنە دروستە و سوودەکانی زیین کە ئەبێ لە پیاواندا چی بێ خواردنی زینک تەنها زینک نا بەس بەگشتی باسیکەین ئەوش بینیمان نەخۆشی کۆڕۆنایە کە باسی ڤیتامینەکان و کانزاکانە کرێت هیچ لەوانە زینکە ئەجینا تەنها ئەو بە سوود نییە بۆ با بڵێن چ پیاوان بێت چ ژنان بەگشتی زینکی چکرە و کانزایانی بۆ چالاکردن و بەردەوام نەشیدکردنەوەی سیستەمی بەرگری لەشمان باشە چ پیاوان بێ و چ ژنان لە ڕاستیە غێری ئەویش کڕۆمیۆم هەیە بە هەمان شێوە سیلینیۆم هەیە بە هەمان شێوە لەگەڵەوانە هیچ فەرقێکی نەبێ هەبێت چ لە خواردنمانە چ بە شێوەی پزیشکی دەرمانی دروست کراون بەس تەنها ناوی زینکەکە ڕۆشتووە ئەوش چ کاتی ئاشنابوون پێم کۆڕۆنای ڕوویە ئەگینە لە ڕاستیە ڤیتامینەکانی ژەن ڤیتامینە ئەو ڤیتامینانی لە ئاوە توێنەوە ڤیتامینانی لە چەوری ئاتوێنن ئەوانی AUKED AKED لە چەوریەکان ئەتوێنەوە بۆ بەرگری لەشمان پێویستمان بە ڤیتامین A هەیە C هەیە E هەیە و لە هەمان کاتە هەتا لە ئەتوانین بڵێن کانزاکانی تر ئاسن هەیە ئەم بەرگری لەشی باشەکە هەم بۆ
ئاسم خودی خۆی بۆ کەم خوێنی وەکو وتمان کانزاکانی زینک کە ئەمە بۆ زۆربەی نەخۆشیەکان بۆچی لەبەری وەرگی لەشمان چالاک و زیاتر ئاکتیڤەکات سیلینیۆم کڕۆمیۆم و دەیان جۆری تری کانزا کە بە سروشتی لە خواردنەکانمانە هەیە بۆیە هەموو جارەڵێن خواردنی هەمە چەشنە فرە چەشنە باشتر وەک لە یەک جۆر هەتا سەوزەکان چەند جۆرە بەکاربێنین لەوە چی وا بکات هەرێکیان چەند ڤیتامینێک چەند کانزایەکی تیابێت لەوی ترانە بێت میوەکان بە هەماشیەوە هەر میوەیەک دەوڵەمەندترە لە چاوی ترە بە یەکێک لە ڤیتامینەکان یاخود خوێەکان یاخود کانزاکان خوێەکانی وەکو سۆدیۆم کلۆراید پۆتاسیۆم ئەمانە بۆیە خواردنی سەرەکی مرۆڤەکان کە بریتە لە کاربوهایدرێت نان و گەنموجۆ چەوریەکان چەوری ڕۆکی و حیوانی پرۆتینەکان کە گۆشتەکان زائدەن ئەوترێت ڤیتامینەکان و کانزاکان و خوێەکان و ئاو ئەمە خۆراکی سەرەکیمانە بۆ ئەوەی کە سروشتی ژانێکی ئاسایی بکەیت و بەبێ نەقسی هەرێکە لەمانە و کە ببێتە هۆی تێکچوونی بەرگری لەشمان و دواتریش هۆی دروستبوونی چ نەخۆشی بێت چ پەتا بێت شێرپەنجە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر عەقیل عابەد هەورامی کاپسواری نەشتەرگەری گشتی بەشێکی ڕاستەقۆ لە سعودی ئامادەبووی سپاس بۆ زانیاریەکانت دکتۆر گیان بەخێراتی سپاس بۆ ئێوەڵتان بەردەوامین بەڵام دوای وچانێک.